سڵاو سمەیەم سەرباسی تیوارتان پێشکەشەکەم. دادگای فیدراڵی عێراق دانیشتنی تایبەت بە یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانی بۆ 4 شوبات دواخست. ئەمڕۆ یەکشەمە 21 کانونی دووەمی 2024 دادگای فیدراڵی عێراق لەسەر چەند دۆسیەک کۆبوونەوەی خۆی دەست پێ کرد. لە کۆبوونەوەکەدا پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی بۆ 18 شوبات و بابەتی یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانی بۆ 4 شوبات دواخست. ئالان حەمەساید وەزیری پەروەردە ڕایگەیاند ژمارەی ئەو ناوەندانەی خوێندن کە تا ڕۆژی پێنجشەممە لە سنووری پارێزگای سلێمانی داوامیان کردووە سەر و 750 ناوەند بوون. هەروەها گوتیشی ئێمە لە دۆخی مامۆستایان تێدەگەین و سوپاس و ڕێزمان هەیە بۆ خۆڕاگریان، بەڵام لە هەمان کاتدا چارەنووسی پرۆسەی خوێندن لەو سنوورانەدا گرنگە. بەرپرسێکی وەزارەتی بەرگری ئەمریکا لە پێنتاگۆن بە میدیاکانی ڕاگەیاندووە لە ئەنجامی هێرشی گروپە چەکدارەکان بۆ سەربنکە سەربازیەکانی ئەمریکا لە عێراق و سووریا نزیکەی 7 سەرباز و کارمەندی هێزەکانی ئەمریکا بریندار بوون کە برینی بەشێکیان سەختە. بانکی ناوەندی عێراق هەستی خستنە ڕووی دۆلاری بۆ ئەمڕۆ یەکشەممە ڕاگەیاند کە نزیکەی 216 میلیۆن دۆلارە. ئەمڕۆ یەکشەممە 21 کانونی دووەمی 2024 بانکی ناوەندی عێراق بڕی 215 میلیۆن و 920,251 دۆلاری خستە بازارەوە. لەو بڕای خراوەتە بازارەوە 203 میلیۆن دۆلاری بە شێوەی حەواڵە بووە، 12 میلیۆن و 160 دۆلاریش بە شێوەی کاش خراوەتە بازارەوە. ڤلادیمیر پۆتین سەردانی کۆریای باکوور دەکات. ئەمڕۆ یەکشەممە 21 کانونی دووەمی 2024 میدیای فەرمی کۆریای باکوور بڵاوی کردەوە. ڤلادیمیر پۆتین سەرۆکی رووسیا دوای کۆبوونەوەی لەگەڵ چۆن سوی هوی وەزیری دەرەوەی کۆریای باکوور لە هەفتەی ڕابردوو لە مۆسکۆ ئامادەی خۆی دەربڕیوە سەردانی کۆریای باکوور بکات. میدیای فەرمی کۆریای باکوور لە زاری سەرچاوەیەکی ناوەزارەتی دەرەوەی وڵاتەکەەوە دەڵێت ڤلادیمیر پوتین سوپاسی کیم جونگ ئۆن ڕێبەری کۆریای باکووری کردووە بۆ بانگەشتەکەی بۆ پیۆنگیانگ. لە ئەگەری ئەنجامدانیدا ئەمە دەبێتە یەکەمین سەردانی سەرۆکی رووسیا بۆ کۆریای باکوور لە ماوەی 2 دەیەی ڕابردوودا. سەرباسی تیوارم پێشکەشکردن هەر شاد بن.